هەزاران کەس لەسەر بەفر نووسیویانە ڕوودا و وێنەیان گرتووە نردویانە بۆ ڕوودا و کەشتەکە زۆر بوو دیجیتەڵ پۆرتەڵی ڕوودا و بڕیاریدا هەمویان کۆکاتەوە بە تیر و پشک خەڵاتی یەکێکیان بکە. خەڵاتەکە ئایپادێکی باشە. لە کەلارەوە یەکێک بە قوڕ نووسیوێتی لە کەلار بەفر نەباریوە. بە قوڕ ئەم دوو کەلیمەیەم بۆ نووسین بۆم بخەنە ناو مسابقەکەوە. تا یەکشەممە مۆڵەت هەیە هەر کەس ئیدی هەرچۆن بێ لەسەر بەفر بنووسێ ڕوودا و بینێرێ. یەکێکی تر نامەیەکی ناردووە بڕێک درێژە ئەڵێ لە ماڵی پورم بووم. پورم لای علادینەکە دانیشتبوو ئاوا خۆی گەرمە کردەوە ئەیوت لە تاو سەرما هەموو گیانم هەڵە لەرزێ. دانیشن کەس نەچێتە دەرەوە. کە بە مەوزوعەکەی زانی پڕی دایە خۆی هەستا چووە دەرێ. لە حەوشەکە هەر خەریک بۆ ئەینووسی ڕوودا و مێردەکەی لە پەنجەرەکەەوە بڕێ سەیری کرد چوو بۆی وتی ژنەکە 18 ساڵە ژن و مێردین یەک جار ناوی منە لەسەر هەڵمی پەنجەرەش نەنووسیوە. معقولە لەبەر سەرما ئەلەرزی ناوی ڕووداوە نووسی؟ کابرا ئەڵێ پورم دەفع بوو مۆڕەیەکی لە مێردەکەی کرد لە دەرەوە. وتی بووە سەبۆم با دەسم لەم کاری خێرە نەجات بێ ئێمە ژوورێ دوو قسە لەگەڵا کام.